سڵاوتان لێبێت. پاشنیوەڕۆ ئەمڕۆ سێ تەقینەوە لە شاری کەرکووک ڕوویان دا و ژمارەیەک کوژراوە برینداری لێکەوتەوە. سەرچاوێک لە پۆلیسی کەرکووک بەیاناتی ڕاگەیان تەقینەوەکان لە گەڕەکەکانی ڕەحیماوە حیواست و گۆڕەپانی ئاهەنگەکان ڕووی داوە. هەروەها وتی با پێی ئامارە سەرەتاییەکان 4 کەس کوژراون و 8 کەسی تریش بریندار بوون. دەژی ئازادکردنی تۆمەتبارانی دۆسیە ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی گربوونەوەیکی ناڕەزایی لە بەردەم دادگای کەلار ئەنجام درا و دادگاش چۆڵ کرا. بە بڕیاری دادوەری دۆسیەی تیرۆرکردنی کاوە گەرمیانی لە پۆلیسەوە گوازایەوە بۆ ئاسایشی گەرمیان. هەر ئەمڕۆ لەسەر داوای پارێزەرانی دۆسیەکەی کاوە گەرمیانی دادوەر بڕیاری دا دۆسیەکە لە پۆلیسەوە بگوازێتەوە بۆ ئاسایشی گەرمیان و دۆسیەکەش لە مادەی 406 سزادانی عێراقیەوە گۆڕا بۆ مادەی 2 تیرۆر. ئەمڕۆ وەفدی دانووسانکاری بژێتەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر پرسی پێگەرانی حکوومەت کۆ دەبنەوە. بڕیاری شار ئەمڕۆ وەفدی پارتی وێکەتی کۆ ببنەوە. کۆبنەوەکەی نێوان وەفدی دانووسانکاری پارتی بە سەرۆکایەتی نەچیروان بارزانی وەفدی گۆڕان بە سەرۆکایەتی عومەری سەید عەلی بەڕێوە دەچێت. ئارام شێخ محەممەد ئەندامی شانی دانووسانکاری گۆڕان بە هێنارتی ڕاگەیان کۆبنەوەکەی ئەمڕۆ لە سەردا بەشکردنی پۆستەکان دەبێت و بە وردی لەسەر پۆستەکان گفتوگۆ دەکرێت. بڕیارە سبەینی نێرانی کورد لە پەرلەمانی عێراق لەگەڵ نەچیروان بارزانی و ئاشتی ئەورامی لە هەولێر بەشداری سیمینارێ بکەن. ئەشواق جاف ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکشنی یاپەیمانی کوردستانی بە هێنارتی ڕاگەیان ئەندام پەرلەمانە کوردەکانی پەرلەمانی عێراق بانگێش کراون بۆ بەشداریکردن لە سیمینارێکدا لەگەڵ نەچیروان بارزانی سەرۆکی حکوومەت و ئاشتی ئەورامی وەزیری سامانە سەرۆکیەکانی حکوومەت هێرێمی کوردستان. سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیان کە بە پێی دەستوور دەبێ موچەی پاسەوانانی هەرێم لە ئەستۆی حکوومەت هێرێمی کوردستان بێ وتیشی هەرێم سێ ڕێگەی لە بەردەمدایە کە یەکێکیان تەرخانکردنی بودجێ پاسەوانەکانەتی لەسەر بودجێ ئیتیحادی و دووەمیشان بەستنەوەیەتی با وەزارەتی بەرگری ئیتیحادیەوی تریش هەموارکردنەوەی دەستورە. تاکیدیشی کردەوە حکوومەت ناچار دەبێ ڕێژەی یەک لە سەر 12 پێڕۆ بکە ئەگەر بودجێی گشتی دەوڵەت پەسەند نەکرێت کە ئەویش دەبێتەوەی خۆڵقانی ملوولانەیەکی نیشتیمانی. لە دوای دوو ڕۆژ لە دەستپێکردنی کۆبنەوە دووقۆڵیەکانی نێوان حکوومەت و ئۆپۆزیسیۆنی سووریا لە شاری ژنەڤ لە سویسرا وەزیر ڕاگەیاندنی سووریا تاکیدی کردەوە حکوومەتی دیمەشق کراوە نەربوونیانە لە تاوتوێکردنی لە باری سەرجەم دۆسیەکانی سەر مێزی گفتوگۆ. هاوکات عومران زوعبی پێداگیری کرد کە بەشار ئەسەد سەرۆکی سووریا دەست لە پۆستەکەی ناکێشێتەوە ئەوەش کە داوایەوە دەکات لە جیهانێکی خەیاڵاویدا ئەژی. فەرماندەی پاسدارانی سوپای ئێران ڕایگەیان کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا قەبارە و ئاستی توانای سەربازی هێرشبەری وڵاتەکەی نازانێت. داواشی کرد ڕێگەچاری سەربازی دژبە ئێران لە سەرمێزی دانووسانەکان لا ببرێت. لە لێدوانێکدا بۆ ئاژانسی تەسنیمی ئێرانین جەنەرال محەممەد عەلی جەعفەری ئاماژەی بۆ کرد هەڕەشەکردنەکانی ئەمریکا لە دژی خۆی دەکشێتەوە چونکە بەلای سەرجەم شۆڕژگێڕان و ئیماندارانی جیهانەوە خەونێکە جەنگی ڕاستەوخۆ لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکەن. کورتێک لە هەواڵەکان پێشکەش کرا بەختەوەرد.